حتى إذا ما جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم بما كانوا يعملون. كاتك دين بو محكمة خوا دا فرمي لقرآن دا شایەتیتان لەسەر ئەدەن پێستی لاشتان پێستەکانتان ئەو پێستەی کە لاش بەلاشەی ئێمەوەیە، گوێمان، چاومان، دەستمان، قاچمان، هەمووی شایەتە لەسەرمان، یا شایەتە بۆ ئێمە، چاکەمان پێکردبێ شایەتیمان بۆ ئەدەن، شایەتی باشەمان بۆ ئەدەن. لە محکەمە و دادگایی خوای پەروەردگاردا ئێمە چۆنین لەژێر چاودێریکی زۆر چڕۆپڕ دەین کە محاسبە دەکرین بە شێوەیەکی زۆر، هەروەکو چۆن تاوانبارێک بێنن لە محکەمەکانی دنیادا، چۆن کۆمەڵی حیمایی زۆر بە دەوریەوەیە بۆ ئەوەی ڕانەکە کە لە بچەی ئەەکەن دەیبەستنەوە، شایەت هەیە لەسەری، بەڵگە هەیە لەسەری. محکەمەی خوای پەروەردگاریش لەژێر چاودێریکی زۆر چڕۆپڕدایە. خوای گەورە دەفەرمێت وجاءت كل نفس معها سائق وشهيد. ئەی هاوار بۆ ئەو ڕۆژە سەختە، هیچ کەسێک ناتوانێت فریادکەوێت ئیلا ڕەحمی خوا پاشان کردەوەکانت. هەموو نەفسێک کە دێ خوای گەورە دەفەرمێ هەموو کەسێک کە دێ معها سائق، یەکێکی لەگەڵایە، مەلایکەیەکی لەگەڵایە بەڕێی دەکا و دەیداتە پێشی خۆی دەیبات. مەلایکەش شتێک نییە مرۆڤ بەرەنگاری ببێتەوە، ئەو بەرەنگاریشی بوویتەوە چیت پێکرێ؟ خوای گەورە چاودێری دەکات، بۆ محکەمەی خوا دەچی لەژێر چاودێریکی چڕۆپڕدای. معها سائق، نەفەرێکەیە بەڕێت ئەکا و دەتبات، دەلیلە لە پێشتەوە. وەشەهید، مەلایکەشێ شایەتە لەسەرت، شایەتت هەیە و شایەتە لەسەرت یا شایەتیت بۆ دەت. کەواتە بزانە ڕۆژێک دێت مەلایکە دەتبن بەڕێت دەکەن بۆ محکەمەی خوا، بۆ محاسبەی خوا، بەڵام لەگەڵەوەشە شایەتیش لەسەرت هەیە، چیت کردووە لە دنیادا لە خراپە، شایەتیش هەیە بۆ تۆ لە دنیادا چی چاکە و خێر و عیبادەتێکت ئەنجام داوە. چونکە کاتێکە دەڕۆی کردەوەکانت هەمووی شایەتە لەسەرت یا شایەتە بۆ تۆ، بەڵام لەگەڵ ئەوەیشە خوای گەورە شایەتی داناوە لە جسمی خۆتە. حتى إذا ما جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم بما كانوا يعملون. كاتك دين بو محكمة خوا دا فرمي لقرآن دا شایەتیتان لەسەر ئەدەن پێستی لاشتان پێستەکانتان ئەو پێستەی کە لاش بەلاشەی ئێمەوەیە، گوێمان، چاومان، دەستمان، قاچمان، هەمووی شایەتە لەسەرمان، یا شایەتە بۆ ئێمە، چاکەمان پێکردبێ شایەتیمان بۆ ئەدەن، شایەتی باشەمان بۆ ئەدەن. بۆیە چەندەها شایەت دێت بۆ قیامەت لەگەڵ خۆماندا، مەلائیکە و لاشەی خۆشمان و کردەوەکانیشمان. خۆت ئامادە کردو بۆ ڕۆژە، ئەو ڕۆژە پێویستی بە دڵێکی پاکە، دڵی پاکیش ئەوەیە خوا بناسی و عیبادەتی خوا بکە. دڵی پاک ئەوە نییە من خۆت بڵی دڵم پاکە، دڵ پاک ئەو کەسەیە خۆی لە گوناه و تاوان دەپارێزێ، دڵ پاک ئەو کەسەیە لە خوا ئەترسێ، دڵترسی خوا لە دڵیایە. بەڵێ کەواتە ئاگادار بین نەک مەلایکە، ئەو مەلایکە هیچ بەڕێمان دەکەن و دەمان بن، شایەتن لەسەرمان یا شایەتن بۆ ئێمە، لەگەڵەوەشە شایەت هەموو لاشەمان شایەتە بۆمان، بە باش یا بە خراپ. چیمان بە لاشەمان کردووە شایەتیمان بۆ ئەدەن و شایەتیمان لەسەر ئەدەن. چونکە خوای گەورە لە قورئانە چەند شوێنە دەفەرمێ زمانیان ئەو کەسانە دەمیان کەپس دەکرێت لە ڕۆژی قیامەتە. ئینسان هەیە پەنا بە خوای گەورە هەموو لاشەی دێتە زمان قسە دەکات. وقالوا لجلودهم لما شهدتم علينا قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء. ئەو ئینسانە دەڵێت بە پێستی خۆی دەڵێت، بە پێست و لاشەی خۆی دەڵێت بۆ شایەتیمان لەسەرە دەی. ئەڵێ ئەو خواهی منی هێناوەتە زمان، من دەسەڵاتم نییە، من پێستێکی تۆم، لاشەی تۆ بمە لە دنیادا، گوناه و تاوانت کردو، ئەمڕۆ خوای گەورە منی هێناوەتە قسە، من چی دەسەڵاتێکم هەیە؟ ئەنطق كل شيء. ئەوە محکەمەی خوایە،
ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی. محکەمەی خوای گەورە زۆر لەو قورسەکە ئێمە لێ تێگەشتوینە. ئەبێ لە خوا بترسین، چونکە خوای گەورە سوێنی خواردووە لە حەدیثێکی قودسیە، سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم ئەوەی لە دنیادا لێم نەترسێ لە قیامەت ئەیترسێنم، ئەوەی لێم نەترسێ ئەیترسێنم. تەواو ئەو وعدی خوایە. ئەوەشی لێم بترسێ ئەمینی دەکەمەوە، نایترسێنم لە قیامەت. ئەبێ لەم ڕۆژە بترسی. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەموو مەلایکە لە ڕۆژە ئەترسن، تۆڵی ناترسم. ئەبێ بترسی زۆریش.